وردە وردە کەرتی تایبەت خەریکە بە تەواوی دنیای ئێمەش داگیر دەکات و لە زۆر بەهای جوانی کوردەواری دامان دەماڵێت تا ئاستێک کە ئیدی گۆڕ بۆ مردوەکانیشمان هەڵ نەکەنین و بەدەستی خۆمان نایان نێژین بەڵکو ئەوەیش لەلایەن حکومەتەوە دراوە بە کەرتی تایبەت و سەدان هەزار دینار لە بەرامبەریدا وەردەگرن. ماوەی چەند ڕۆژێکە بابەتی ناشتنی مردوو بە پارەیەکی زۆر لەلایەن کەرتی تایبەتەوە کاردانەوەی زۆری لە تۆڕە کۆمەڵاتیەکاندا بە دوای خۆی داهێناوە. کۆمپانیای دووزی کە بەم کارە هەڵدەستێت ڕوونکردنەوە لەبارەی ئەو پرۆسەیەوە دەخاتە ڕوو دەڵێت بۆ ماوەی 5 ساڵ لەگەڵ شارەوانی سلێمانی گرێبەستی واژۆ کردووە و ساڵانە 12 ملیۆن دینار دەدەن بە شارەوانی لە بەرامبەر خزمەتگوزاری و پارەی گۆڕ هەڵکەندن بڕی 260 هزار دینار لە کەسوکاری مردوو وەردەگرن. کۆی وەرگرتنی پارە لە گۆڕێک کە بنێژرێ بۆ سەر و 12 ساڵ واتە بۆ کەسێکی گەورە بڕەکەی 260 هزارە 110 هزاری خەدەمات وەکو پێشوو باسم کرد 150 هزاری بۆ گۆڕ هەڵکەنەکان. گۆڕی منداڵ هەتا 12 ساڵ وەکەمتر سیارەکەی بۆ ئێمە دیاری کراوە بە 175 هزار 75 هزار بۆ هەڵکەندنی گۆڕەکە دەدرێت بە گۆڕ هەڵکەنەکان 100 هزار وەکو خەدەمات وەرئەگیرێ بە نسبەتی بێئارتۆنکردن و گواستنەوەی ئەو بۆ لای گۆڕەکان. بێئارتۆنەکەمان 2 مەترە لە دەوری قەبرەکان. ئەم گۆڕستانەش هەموو ڕۆژەکانی هەفتە بە تەواوی مانگ کراوەیە تەنها شەشی بەیانی بۆ شەشی ئێوارە سەردان ئەکرێ بە نیسبەتی ناشتنی مردوو هەچ کاتێ بێ هەج وەختێ بێ شەو بێ ڕۆژ بێ دەرگا کراوەیە و کاربەندی خۆمان لێرە هەیە و پاسەوان هەیە و مردووەکە دەنێژرێت. پێشتر لەلایەن هاوڵاتیانەوە گلەی ئەوە کرا لە گۆڕستانە نوێیەکەی سلێمانی لە بەرامبەر چوونە ژوورەوەی بۆ سەردانی گۆڕی مردوەکانیان بۆ هەر ئۆتۆمبیلێک بڕی 500 دینار وەرگیراوە. شارەوانی سلێمانی دەڵێت ئەوە هەڵە تێگەیشتن بوو ئەگەر کۆمپانیاکە هەڵەی وا دووبارە بکاتەوە یەکلایەنە گرێبەستەکەیان هەڵدەوەشێننەوە. ئەم هەڵایی کێ لێراوەتەوە ئەمەی کەوا مەسەرەن لە سوۆسیال میدیا لەگە ڕێزم بۆ هەندێک گۆڕ هەڵکەن بەداخەوە ئەوان ئەمەیان کۆستۆتۆ لەبەری هەندێک شتیان لە چی سەچێ بۆ نمونە لە هەندێک شوێن ئەو توانیەتی 300 400 ینی کە بەخاون مردووەکەی وتێتی پارەکە چەنەکە ڕووی نەهاتو یا کاتەکەی وا بووە توانێتی پارەیەکی لێبسن بەڵام لێرە ئەم نرخە سابتە و لەم پارێش زیاتری شتێ وەرناگیرێ. هەندێک مخالفات کرا بۆ نمونە پارەی وەرگرتنی سیارە بوو ئەو 100 هزاری کە لە ئەوانەی کە لە کۆرونا وەرگیراوە ئەمانە وەکو مخالفەیە. ئەگەر بێت شارەوانی سلێمانی کۆمپانیەکەیان بانک کرد لێپرسینەوەیان لەگەڵ کرد بە شەفەی قسەیان لەگەڵ کرد ئەگەر بێت و مخالفەی کە ڕوو بدات سەرۆکایەتی شارەوانی سلێمانی یەکلایی خۆی ئەم گرێبەستە هەڵەوەشێنێتەوە. لە کللتور و نەریتی کۆمەڵایەتی کوردیدا وا بووە کاتێک یەکێک کۆچی دوایی کردووە لەلایەن نزیکەکانەوە بەبێ بەرامبەر بە خاک سپێردراوە و ئێستاش لە زۆر شوێن هەر بەم شێوەیە بەڵام وردە وردەکەتی تایبەت جێگەی بەو بەهایەش لێش کردووە و لە شارە گەورەکاندا ناشتنی مردوو دراوە بە کۆمپانیەکان بەشێک لە هاوڵاتیان لە تۆڕە کۆمەڵاتیەکاندا بە تەنزەوە نووسیویانە نەکرا لە سەردەمی بەلاشەکەیە بمردینایە. آخر 300 هزار بە زیندوی لە گیرفانماندا نەبووە ئێستا بە مردووی لەکوێ بیهێنین. ڕامێر عوسمان کەناڵی پەیام سلێمانی.